دژی ڕەتکردنەوەی بەڕگەی گەڕانەوەی ڕاژەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی بۆ سەر ناوەند لەلایەن پەرلەمانی عێراق و لە یاسای بودجەدا مامۆستایانی خوێندنی کوردی لە بەردەم نووسینگەی کەرکووکی پەرلەمانی عێراق کرد بوونەوە خۆپیشاندانیان ئەنجامدا. لە بەیاننامەیەکدا مامۆستایانی خوێندنی کوردی داوا دەکەن هەرچی زووە کارنامەی حکوومەتی عێراق کاری پێ بکرێت و سەرۆکوەزیران بەڵێنەکەی بە گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی جێبەجێ بکات، ئەگەرنا هەنگاوی دیکە دەگنەبەر. کراوە چونکە ئەو کارمەندانە لە بڕنەڕەتدا نیشتەجێی ئەو ناوچانەی کە ڕوبەڕووی سیاسەتی پاکتابی ڕەگەزی و دیموکرافی بوونەتەوە و قوربانی دەستی ڕژێمی باسی لە ناوچوون. ئەم ستەمە و سیاسەتە چەوتانە جارێکی کەی ڕژێمی باسی لە ناوچوون دەهێنێتەوە بیرمان لە شاری کەرکووک. بۆیە داواکاری بە جێبەجێکردنی بڕگەی 21 کە لە کارنامەی حکوومەتە هاتووە، هەروەها سەرنجی بەڕێستان ڕادەکێشین خۆشاردنەوە لە هەر مافێکی دەستوری هەر ڕێککەوتنێکدا خزمەت بە نەیارانی کورد و کەرکووکە گەیەنێت. مامۆستایانی خوێندنی کوردی وەک خۆیان دەڵێن بەڕەتکردنەوەی بەڕگەی گواستنەوەی ڕاژەکانیان پەرلەمان ستەمی لێکردوون، بۆیە بەڵێنی درێژەپێدانی ناڕەزایەتیەکان دەدەن. ئەندامێکی سکرتارەتی یەکێتی مامۆستایانی دەڵێت ئەوەی لە بەغداد دەگوزەرەیە کارکردنە لەسەر بەرژەوەندی حزب نەک بەرژەوەندی هاوڵاتیان و فەرمانبەرانی کەرکووک. بەڵێ ئەوەی ڕاستی بێ ئێمە دوو داواکاریمان هەیە. داواکاری یەکەممان ئەوەیە کە مامۆستانی هەرێم کە لە ناوچەدا بەڕەوەکانە کەرکووکە بگەنەوە سەر هین ئەتیحادی حکوومەتی ئەتیحادی. دوم خاڵشەوەیە خۆیان بەڵێنیاندا کە لە سەرتادەی پاشەکەوتمان بۆ بگەڕێنەوە. ئەوی وەکو بینیمان لە ڕووداوەکانی پەرلەمان عەرەبی سونە و عەرەبی شیعە بەڕاستی پایاندا لە عەرز کە ئەم دوو خاڵە پێشەرکەن و مامۆستایە پێشەرکەن. داواکەین لێرەوە ئێمە شانبەشانی مامۆستایانی میلاک و فەرمانبەران ئیتر لە هەر داواکاریەکیان لە هەر یاداشتێکیان پێویستە ناوی مامۆستای میلاک و وانە بێش پێک و بلیکێنرێت بۆ ئەوی پێک و داوای مافەکانمان بکەین. و هەروەها حیزبەکان بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵات ئەوەنەی خەریکی دەستکەوتی حیزبی و سیاسی خۆیان بوون ئەوەنە خەمی دەستکەوتی نیشتیمانی و مافی هاوڵاتیان نەبوون. وەیلامە مادەی 140 شوم لە کار هەر لە مادەی 140 دووەمیش لە پرۆژەی حکوومەتی عێراقا هەیە لە بەرگەی 21 کە گواستنەوەی مامۆستایانی خوێندنی کوردی بە ناوچە دابێدراوەکان گشتی بچێنەوە سەر بەخا. ژمارەی مامۆستایانی خوێندنی کوردی لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم 13,000 مامۆستا و فەرمانبەرن کە چەندین جار ناڕەزایان دەربڕیوە لە نەگواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر حکوومەتی ناوەند، بەڵام دوجار پەرلەمان داواکاری گواستنەوەی ڕاژەکانیانی ڕەت کردەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.